گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەل لە هەر شوێنە گوێبیستێ من سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لەلایەن دەوڵەتی تورک و بێباکی حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامە نووس من محەممەد کرۆ. وڵێ من بەخێر. سڵاوتان لەبێ دەڤاڵ محەممەد، سڵاو لە تۆ لە سەرجەم بیسەرانمان لە هەرکوێی ئەم دنیایان، سڵاو لە بەرخودانی گەلی ئێمە لە بەنداوی تشرین یاخود بەنداوی بەرخودان، سڵاو لە گەلی ئازادی خواست کە بەم سەرما و سۆڵەی زستان لە پێناو شووناسی کورد، لە پێناو پارێزگاریکردن لە شکۆ و کەرامەتی خاک و نیشتمان و هەوای کوردستان تێدەکۆشن و ڕۆحی گەریلا و شەروانانی شەهید شاد بێت، شەهید نامرن. بەڵێ سەرەتا گەر پرسم لێسادا دەوڵەتی دایکەری تورک لە دوو پارچەی گەورەی کوردستان بەردەوامە لە هێرش و بردمانکردن و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە ڕۆژاوی کوردستان لە بەنداوی تشرین و لە باشووری کوردستانیش لە ناو جەرگەی شارەکان بەردەوامە لە بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی، هۆکاری بە ئامانجگرتنی هاوڵاتیانی سڤیل و پاشان دوجارینە سەرەوەی بۆچی حکوومەتی کاربڕێکەری هەرێم لە بەرامبەر ئەم بردومانە و بە ئامانجگرتنان. بەڵێ دیارە لە لای ئاکەپۆ مەهاپە لە بە درێژایی 3 ساڵی ڕابردوو لە ئەوانەی پێش ئاکەپۆ مەهاپە و هەتا جەهەپەش ئەوان شتێک نییە لە لای ئەوان، ئەمە کوردی سڤیلە یاخود کوردی گەریلا یاخود ئەمە هاوڵاتی ئاساییە. گرنگەوەی ئەوان نایشانەوە کە باشترین کورد لای ئەوان ئەو کوردەیە کە مردووە و ئەگەر کوردێک یاخۆت کیانێکی کوردی لە مەریخیش بێ ئەوان دژایەتی دەکەن. بۆیە ئێمە بەڕاستیان دەجا لە میدیا ئەم چەمکە ئەم زاراوایە دەبێ ڕاستکرێتەوە. هاوڵاتی مەدەنی هاوڵاتی سیڤیل ئێمە دەبێ بڵێن دەوڵەتی داگیرکاری تورک کوردێکی کوشت، لەبەرەوەی هیچ کوردێک لای ئەوان جیاوازی نییە. ئەم کوردە چ لە گۆڕەپانی جەنگ بێگۆک و گەریلایەک چ کوردێکی ئاسایی بێداخود کوردێکی وڵات پارێز بێداخود کوردێکی ئەوەی کە هەیە ناوی لێدنین هاوڵاتێکی سڤیل بێ. و ئاکەپا بە درێژایی 22 ساڵی ڕابردوو فۆبیای وەکو گوتم چاوانی پێش و پێش ئاکەپەش فۆبیایان هەیە بە کورد، وە لە ئێستادا ئەوان ئەم هێرشانیان سەر کردوتەوە کە چونکە تەماشا دەکەن ئەوان تا دوێنێ باشوورێک یانی کیانێک لە باشوور ئەگەر ساز ببێت بۆ ئەوان ئاستەنگ بوو، ئێستا خەریکە کیانێکی تریش لە ڕۆژاوای کوردستان دروست دەبێەوە بۆ دەتوانین بڵێن دروست بۆ بۆ ئەمری واقع و بۆتە دیفاکتۆ. بۆیە ئەوان سەی دەکەن خە باشە معقول نییە ئێمە ئەم هەموو ساڵام هەموو جەنگە دەکەین، ساڵانە 8 ملیار دۆلار ساڵانە نووسەرێکی بەناوبانکە هەڵەنە لە لبناندا دەنیشێ دکتۆر محەممەدی ناوە دەڵێت ساڵانە دەوڵەتی تورک 8 ملیار دۆلار لە ڕێگەی جەنگەوە بەرامبەر بە گەریلا بە فیڕۆ دەدات. یعنی ئەوان سەی دەکەن ئەم هەموو پارەیە سرف دەکەن، ئەو هەموو پارەیە خەرج دەکەن و ئابووری وڵاتەکەیان داتەپیوە. لە بەرامبەردا هەمیشە ڕۆژ بە ڕۆژ شکست دێنن و 46 ساڵی ڕابردوو لە 78ەوە ئەوان دەڵێن ئەم ساڵنا ئەم ساڵ کۆتایی بە پاکەکە دێنین، کۆتایی بە گەریلا دێنن و قفل دەدەین و ئیتر هەر جارێ ناوێک لێدەنێن. بەڵام ساڵ بە ساڵ گەریلا مەزنتر دەبێت، گەریلا گەورەتر دەبێت و لە بەرامبەر ئەوەی کە ئەگەر بڵێن بۆچی ینی هێرشەکانیان سەر کردوتەوە بۆ بەسەر هاوڵاتی مەدەنی، هۆکارەکەی کە پرسیت بەڕێزت هۆکارەکەی بۆ ئەوەیە وەکو گوتم خەریکە کیانێکی دروست دەبێت ئەوان ئەمە پێ قبول نیە تووشی فۆبیا بوون. لەلایەکی تر هۆکارەکەی وەکو بەڕێز زاگرۆسی وا لە وتارەکەیدا وتەبێژی کەجەکە دەڵێت ئەوان بڕیاریاندا یان وایان مەزندە دەکرد یان وایان دانەبوو یان وای ئیدعایان دەکرد ئەم ساڵ ینی واتە ساڵی دەرباز بوو ساڵی ڕابردوو کۆتایی بە پەکەکە دێنن. بەڵام بینیان لە زاب لە ئاڤاشین لە مەتینە ئەوەی کە بەڕێز زاگرۆسیوە ناوی لێناوە لە قەڵای دمدمی سەردەم شکستیان هێنا. باشە کاتێک دەبینی تۆ ئەم هەموو پارەیە بە فیڕۆ دەدەی ڕۆژانە تەرمێ و سەربازت بۆ دەڕواتەوە تۆ هەر هیچت بۆ ناکرێت. ئیتر لە بەرامبەر ئەمەدا لە بەرامبەر ئەم شکستانیاندا
بۆ قەرەبووکردنەوەی شکستاکانیان پەلاماری هاوڵاتی مەدەنی دەدەن. هاوڵاتیەک ژن و منداڵێک لەناو ئۆتۆمبیلەکەی خۆیەتی کە هیچ سەکێکی پێنیە، تەنها لە بەرەوەی کوردێکی پاکە، لە بەرەوەی کوردێکی بە ناموسە خاوەن ڕوومەتە، کوردێکە لە هێلی خیانەت نییە، کوردێکە ئامادەجی ئەوەی تێدانە کە چاوساغی بۆ دەوڵەتی داگیرکاری تورکە جاسوسی بەسەر براوە خوشکەکانیەوە بکات، ئیتر بە ئامانجی دەگرێت و شەیدی دەکات. ئەی لەما ڕابردوودا کە زۆرترین گرفت دروست بۆ یاخودەوەی کە بۆتە جێگای داغ بۆ هاونیشتیمانیان بۆ هاوڵاتیان ئەوەیە لە بەرامبەر ئەم بۆردومانانە بێهەڵوێستیی بەرچاو دەبیندێ. بۆ نمونە تەنها لە ماوەی یەک ڕۆژدا تۆ 6 هاوڵاتی مەدەنی تۆ دەکرێتە قوربانی، بەڵام تەنها بێگومان دوایش باز لە میدیاکانەکەی لە بەروی میدیاکانیش تەنها وەک هەواڵێکی ئاسایی ئەم بابەتە وەردەگرن، بەڵام لایەنە ئەمنیەکانیش بە هەمان شێوە و حکوومەت و لایەنە بەرپرسەکانیش بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوە ناکەن وەکەوەی کە هەواڵێکی ئاسایی ڕووداوێکی ئاسایی بێ و ڕەوایەتی دەن بەو هێرشانی کە دەوڵەتی تورک ئەیکا. ئەم بێهەڵوێستی لە ئەم بەڕاستی ئێمە زۆر زار ناومە لەم ناوە لەم حکوومەتە ناوە حکوومەتی هەرێم، لە حەقیقەتدا ئەم حکوومەتە حکوومەتی هەرێم نییە، مرتەزەقەیە، قەیومێکە لەلایەن داگیرکاران دانراوە بۆ لێدان لە شکۆی کورد، بۆ لێدان لە شوناسی کورد، بۆ ئەوی بڵێن کاکە فەرموو ئەوە حکوومەتی کوردی کورد و حکومڕانیان نەگوتووە کورد ناتوانێت ئیدارەی خۆی بکات، بەڵام لە حەقیقەتدا ئەم حکوومەتە هیچ پەیوەندی بە کوردەوە نییە، وەکو گوتم مرتەزەقا و قەیومێکە لەلایەن داگیرکارانەوە دانراون. گرچێت تەماشا بکەین لە ماوەی 28 ڕۆژی ڕابردوو کە ئێمە ئەمڕۆ قسە دەکەین، ئەمڕۆ چوارشەممە ئێمە قسە دەکەین، لە ماوەی 28 ڕۆژی ڕابردوو 33 هاوڵاتی سڤیل و مەدەنی، 33 کوردی خاوەن ڕوومەت، وەکو گوتم با ئێمە چیتر نەڵێن هاوڵاتی سڤیل، 33 کوردی خاوەن ڕوومەت لەلایەن هێرشەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیاوە شەهید بوون. ئەم حکوومەتە ڕاستی حکوومەتێکی کار بە وەکو گوتم مرتەزەقەیە قەیومە داگیرکردینەوە، بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتێکی لەلایەن بنەماڵی بارزانانی ئێمە چیمانەیە سەرۆکی حکوومەتمانەیە سەرۆکی هەرێممانەیە کە یەکیان کوڕەکەی مەسعود بارزانی یەکیانی زاوەکەی مەسعود بارزانیە. ئەم دوو سەرۆکە کە مرتەزەق و قەیومی دەوڵەتی داگیرکاری تورکیان ئامادە نین هەڵوێز بنوێنن بە وەکو کورد دەڵێ ئەزعافەت الئیمان تەنانەت بە هەرچەندە بەیاننامەیەک چارەسەری ئەم پرسە ناکات، بەڵام ئەزعافەت الئیمان بەیاننامەیەکیش دەرناکەن. ئەگەر تەماشا بکەین ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بینیمان هۆتێلێک سوتا لە شاری بۆڵۆی تورکیا، هەڵبەت ئێمە هەر مرۆڤێک هەر ئینسانێک کە ئێمە وەکو گەلێکی کوردی ئاشتی خواز هەر مرۆڤێک هەر ئینسانێک لە هەر قەوم و نەتەوە و مەسەب و ئاینێکدا بێت لە هەر کوێ ئەم گۆی زەویە ئەگەر بەهۆی هەر بارودۆخێک و ڕووداوێک و ئازارێکی پێبگات ئێمە پێمان ناخۆشە و دڵمان دێشت. بەڵام سێ دەکەی لە شاری بۆڵۆی تورکیا کە بۆی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هەڵبەت ئەمەش دەگەڕێتەوە بۆ گەندەڵیەکانی ئاکەپا، گەندەڵیەکانی ئەردۆغان و زاوەکەی و منداڵەکانی ئەردۆغان، سێ دەکەی لە وتێلێک 76 کەس گیان لەدەست دەدات. لە بەرامبەر ئەوەدا وەکو گوتم ئێمە تەبعاً دڵمان دێشێ پێمان ناخۆشە، مانای ئەوە نییە کە ئێمە پێمان خۆش بێم ڕووداوە، بەڵام سەی دەکەی بەرامبەر ئەم ڕووداوە مەسعود بارزانی لە یەک ڕۆژدا بەجیا، مەسعود بارزانی بەجیا، مەسرووری کوڕی بەجیا، نێچیروانی برازای و زاواشی بەجیا، سێ بەیاننامە دەردەکەن. بەڵام لە ماوەی 28 ڕۆژی ڕابردوو تۆ 33 هاوڵاتی هاونیشتیمانی تۆ خەڵکی وڵاتەکەی تۆ 33 هاوڵاتی ئەم باشووری کوردستانە شەهید دەبێت، تۆ ئێستعداد و ئامادەجی ئەوە تێدانیە کە وەکو گوتم ئەزعافەت الئیمان بەیاننامەیەکیش دەرکەی. ئەمە بەڕاستی بێئابروویە، شەرمەیە، هەموو شتێک سنووری خۆی هەیە، جاشایەتی سنووری خۆی هەیە، دراوسێتی هەیە، پەیوەندی دیبلۆماسی هەیە، پەیوەندی هاوسنووری هەیە، پەیوەندی ئالوگۆڕی بازرگانی هەیە لە نێوان وڵاتان، پێی وەکو گوتم پەیوەندی دیبلۆماسی هەیە، پەیوەندی ستراتیژی هەیە، بەڵام بەڕاستی ئەوەی کە بنەماڵی بارزانی دەکەن لەگەڵ دەوڵەتی داگیرکاری تورکیا نە پەیوەندی دیبلۆماسیە یە نە جیرانێتیە نە پەیوەندی سنووریە نە ئالوگۆڕی بارزانیە، بەڵکو جاشایەتیەکی 100% ڕەهایە. ئەمە شەرمە و عیبەیە، جاشایەتی سنووری هەیە. بەڕاستی گەلی کورد ئەمڕۆ بێبیانی بێت لەم جاشایەتی ماڵی بارزانی قبول ناکات و ناویان دەچێتە زبڵدانی مێژووە و ئەم بارودۆخە تێدەپەڕێت و گەلی ئێمە بەسەر ئەم جاشایەتی زاڵ دەبێت و لە ئایندەیەکی نزیکدا بە پشتیوانی
شەڕوانان بە پشتیوانی گەریلای ئازادی خواست بە پشتیوانی یەپەژە و یەپەگە و هەسەدا گەلی کورد دەگەتە کەنارێکی ئارام و ئەو مرتزەقە و قەیومانەی کە سەپێنراون بەسەر گەلی کووردا نامێنن. بەڵێ بێگومان لەسەر هەڵوێستەکان و ئەو جاشایەتی کە بەڕێسان باسان کرد دەمێنینەوە، بەڵام جێگای خۆیەتی بپرسین لە ئێستادا پرسی ئاشتی کە وەکو باز دەکرێت ئاکەپا مەهاپەش کاری لەسەر دەکەن بەحساب پرۆسێکی ئاشتی هەیە لەگەڵ کورد. پێ دوایە ئەگەر پرۆسەیەکی ئاشتی هەیە تورکیا ئەوێ چی دەستکەوێت لە ڕێگای ئەم جۆرە بە ئاماژگرتیانەوە؟ پێ دوایە ئەم پەیوەست بێ بەوەی کە ئاکەپە لە ئێستادا لە چەق بەستویەکە خۆشی نازانێت چۆن ئەو دۆخە دەرباس کە ئەوێت ئەوەی کە دەستی پێ کردووە لە لایەکی دیکەوە ئاستەنگی بۆ دروست کات بۆ ئەوەی بگاتەوە ئامانجانی کە هێتی. دیارە گەلی کورد بە درێژایی مێژوو دەستی بۆ ئاشتی درێژ کرد. سێکەی ئەحمەد تورکێک کە ئەمڕۆ پیاوێکی تێکۆشێرەوە 3 جار وەکو سەرۆک شارەوانێشی مستحق لادراوە مرتزەکان لە جێگەی داناوە. سید دەکەی دەڵێ لە زینداندا ئێمە پیساییمان بەدەستی خۆمان پیساییمان دەرخواردەدا لەلایەن جەندرمە و میتی تورکەوە. بەڵام سید دەکەی ئەمڕۆ ئەم ئەحمەد تورکە ئەم دەستەی کە بە پیسایی دەبر بۆ دەمی ئەم دەستە درێژ دەکات بۆ ئاشتی لەگەڵ دەوڵەت باخسەلی و لەگەڵ سەرکردەکانی ئاکەپا و دەست پێشخەری بۆ ئاشتی دەکات. ڕێبەر ئۆجەلان کە 25 ساڵە لە زیندانی ئیمرالیە دەڵێت من لە هەر شوێ بم کێشەیەم نییە، من هەرچی لێ دەکەن کێشەم نییە، بەڵام گەلەکەم لە چوارچێوەی دیموکراسی و ئاشتی بگات بە کەناری ئارام. واتە گەلی کورد گەلێکە هەمیشە دەستپێشخەری کردووە بۆ ئاشتی. بەڵام سی دەکەی ئەم جارە دەستپێشخەریەکە جیاوازە. دەستپێشخەریەکە لەلایەن کەسێکەوە دەکرێت کە کەسێکی وەکو دەوڵەت باخچەلیە کە کەسێکی تاسە ئێسقان دژە کورد و نەژاد پەرست و نەتەوە پەرستە. بەڵام سی دەکەی داوا دەکات لە ڕێبەر ئۆجەلان بێتە پەرلەمان بۆەوەی کە پرسی کورد چارەسەر بکرێت. کەواتە ئەمەی کە هەیە ئەم جارە ئاکەپە و مەهاپا وەک کورد دەڵێت لەبەر خاتری چاوی ڕەشی کورد نییە، لەبەر ئەوەی ئاکەپە و مەهاپا بەتایبەت دەوڵەت باخچەلی و ئەردۆغان باش لەوە تێگەیشتون کە ئەم جارە لە نەخشەڕێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا یەک چارە هەیە وەکو ئەوەی کە بەسێ هۆزات دەڵێت تورکیا یان ڕێبەر ئۆجەلان دوایین شانسی تورکیایە. واتە یان ئەوەیە کە تۆ بە شێوازێکی ئاشتیانە مافی گەلی کورد دەدەی لە چوارچێوەی دەوڵەت دیموکراتی لە چوارچێوەی پێکەوە ژیان گەلی کوردیش لە چوارچێوەی تورکایەکی یەکگرتوو بە ئارامی دەژیت و لە دەستوری تورکیا ئاماژە لە پاڵ نەتەوەی کورد ئاماژە بە نەتەوەی کورد دەکرێت لە پاڵ زمانی کوردی ئاماژە بە زمانی کوردی دەکرێت یان ئەوەیە کە جارێکتر تورکیا ئابوووریەکەی وەرانتر دەبێت و دەکەوێتە شەڕی ناوەخۆ و دوجار دابش دەبێت. بۆیە ئێستاکە خۆشبەختانە ئەو هەوڵەی هەیە کە ئاکەپا مەهاپا ئەمڕۆ چ لە ڕێگەی میدیای چاوەشەکاریانەوە چ لە ڕێگەی شەڕی تایبەتەوە دەیانەوێت ئەم پرۆسەیە تێکدەن دوجار هەردووک لە بەرژەوەندی کووردە. ئەگەر ئەم پرۆسەیان ئەم هەوڵەیە تێک بدەن و نەهێلن سەر بگرێت ئەوە هەر لە بەرژەوەندی کووردا چونکە بەپێی نەخشەڕێگەی تازەکە تورکیا دابش دەبێت و گەلی کورد مافی خۆی وەردەگرێت و ئەگەر پرۆسەکەش سەریگەت بە شێوازی ئاشتی کورد کە لەگەڵیەتی و دەستپێشخەری کردووە جارێشتر هەر لە بەرژەوەندی کووردا کە گەلی کورد بە شێوازێکی ئاشتیانە دەکات بە مافەکانی خۆی. بۆیە ئەوەی کە هەیە لە دوایین لە دووەم دیداری ڕێبەر ئۆجەلان لەگەڵ شاندی دەم پارتی بەپێی هەندێک زانیاری ڕۆژنامەوانیەکان کە لە ئاژانسی میزۆپۆتامیا لە زاری بەڕێوەبەریشی دەم پارتی بڵاو بۆتەوە ڕێبەر ئۆجەلان ئاماژەی پێ کردووە. تەمان ڕێبەر ئۆجەلان هەم ئەخلاقی بەرزی سیاسی و هەم
ئەوەیە کە گەلێک ڕابرێکە تەنها لە خەمی یەک پارچە نیە لە خەمی بارکوور نییە بەڕێوبەرەکەی شاندی دەم پارتی دەڵێ ڕێبەر ئۆجەلان گوتوێتی بۆ ئەوەی دەستی ئیمپرالیست بۆ ئەوەی دەستی وڵاتانی ئیمپرالیزم ببردرێت بۆ ئەوەی غەزەیەکی دووبارە نەبێتەوە لە ناوچەکە پێویستە گەلی کورد لە هەر چوار پارچەی وڵاتی داگیرکەر عێراق ئێران سووریا تورکیا بە شێوازێکی دیموکراسیانە و ئاشتیانە چارەسەر بکرێت واتە ڕێبەر ئۆجەلان ئەخلاقی بەرزی سیاسی دەڵێت فەرموو وەرن بۆ ئەوی وڵاتەکەتان دابەش نەبێ بۆ ئەوی وڵاتەکەمان دابەش نەبێ بۆ ئەوەی وڵاتانی ئیمپریالیزم و سەرمایەداری وڵاتەکەمان وێران نەکەن نیکن بە غەزەیەکی تر فەرمون وەرن با بە ئاشتیانە چارەسەر پرسەی کورد بکەن ئەجینا وڵاتەکە دەبێ بە غەزەیەشتر خۆ ئەگەر ئەخلاقی بەرزی ڕێبەر ئۆجەلان نەبێت دەتوانێت بڵێ باشە من لەگەڵ ئاشتی نیم ئاشتیمان ناوێت بە شەڕ پرسی کوردیەکلا دەبێتەوە ئەو کاتە بەپێ ئەو نەخشە ڕێگەی ئەو نەخشەڕێی تازە کە هەیە کە ئیسرائیل و ئەمریکا و سعودیا لە پشتیەوەن غەزەیەشتر لە ناوچەکە دروست دەبێت و عێراق دابەش دەبێت هەروەک چۆن بەشار ئەسەدیان بە 8 ڕۆژ لادا لە 2011 لە بشۆڕشی بەهاری عەرەبی زۆربەی سەرکردەکانی وەکو موعەمەر قەزافی و حسنی مبارەک و هەمووانی تر لادا دەیانتوانی خۆ بەشار ئەسەدی لادەن بەڵام بەشار ئەسەدیان هێشتەوە بەڵام کە ئیشیان پێ نەما بەمەوەی 8 ڕۆژ لایەندا و سووریا ئەمڕۆ دەبینن دابەش بووە ئەمە بۆ تا ئەمری واقع بۆ تا دیفاکتۆ بۆیە ئەگەر ئەردۆغان و ئەگەر ئاکەپە و مەهاپە دەوڵەت باقسەلی وەکو چ دۆڕان کاڵکان دەڵێت چ بەسی هۆزات دەڵێت دوایین شانسی تورکیان ئەگەر گوێ لە ئۆجەلان نەگرن ئەگەر گوێ لە ڕێبەر ئۆجەلان نەگرن ئەوە تورکیا دابەش دەبێت و مافی کورد دەدرێت بەڵێ وەکو ئاشکرایەوە زۆرینەی ئەو پلانانەی کە دەوڵەتی دایکەری تورک دایدەڕێژێتەوە لەسەر قڕکردن و سڕینەوەی گەلی کوردە بێگومان هەر پەیوەست بەو دۆخی کە باسمان کرد ئەو بە ئاماژگرتنی کورد بە تایبەت لە باشووری کوردستان هاو کاتی بە ئاماژگرتنی ئەو هاوڵاتیە مەدەنیانی کە پێشترش باسمان کرد بە ئاماژگرتنی ئۆتۆمبیلی پێشمەرگە و لەگەڵ شەیدکردی یاخود بە ئاماژگرتنی بەزەکانی پاسەوانی سنوور ئەوش لە پێناو ڕەشکردنی بۆ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بەڵام لە بەرامبەر دایمە دەبینین لەلایەن بنەماڵی بارزانی و لە نێوان کەسانی نێو بنەماڵی بارزانی ڕەوایەتی ئەدرێت پێدوانی هەموو ئەم هەنگاوانە لە پێناو تەوغدانی بۆ نمونە کورد و لەو چوارچێوێژدا ئێمە بڵێ ئەمە لە چوارچەوەی ئەم شەڕە تایبەتەیە لە چوارچەوەی ئەم پلانەیە کە سەی دەکەی لە هەینی ڕابردوو دوو پاسەوانی سنووریان دوو پاسەوانی حرەس حدودی عراقی هەڵبەت دێمە سەرکە ئێستامانە چێ پێش ئەوەی کە ئەم ڕووداوە ڕوودات کوڕەکەی مەسعود بارزانی مەسۆر چوە تورکیا دوای ڕۆژێک دوای ئەمە ئەم ڕووداوە ڕوویدا کە دوو پاسەوانی سنووری عراقی لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکیاوە بە ئامانجیران ئەم پلانەی کە کوڕەکەی مەسعود لە تورکیا لەگەڵ دەوڵەتی داگیرکاری تورکیا ئامادەیان کرد پێشەوەی بچمە سەر ئەم وردەکاری من دەمەوێت بڵێم ئەم بەڕاستی ئەمانە ڕاستە ناوێن لە خۆناوە حرەس حدود ڕاستە ناوێن لە خۆناوە پاسەوانی سنوور بە کوردیەکە و لە ڕووی ئیلتیزامەوە لە ڕووی فەرمانداری و لە ڕووی موچەوە سەر بە حکومەتی عراقن بەڵام لە حەقیقەتدا ئەمانە کاتی خۆی پەدەکە بنەماڵی بارزانی لیستێکیان دروست کرد ئەوانەیان دامەزران لەسەر حکومەتی عراق بە ناوی پاسەوانی سنوور بەڵام لە حەقیقەتدا ئەمانە پاسەوانی سنوور نین و بە پێی زانیاریەکانی ئێمە ئەوانە چەندین کیلومتر دوورن لە سنووری نێوان عێراق و تورکیا و هیچ پەیوەندیان بە پاراستنی سنوور نییە بەڵکو ئەوانە بوونەتە پاسەوانی
جەندەرمە و میتی تورک هەروەکو زاگرۆسی وا لە وتارەکەیدا دەڵێت ئەمانە پاسەوانی باخچەکانی دەوڵەتی تورکن و حەقە موچەکانیان بچێتە سەر وەزارەتی کشت و کاڵ بۆیە ئەمانە هیچ پەیوەندیان بە حکومەتی عێراقەوە نییە و فەرمان لە بنەماڵی بارزانی وەردەگرن و فەرمان لە میتی تورک وەردەگرن و حرەس و حەق نییە چیتر ناویان لێ بنێ پاسەوانی سنوور حەقە ناوێن لێ بنێ پاسەوانی میتی تورک و بەداخەوە طبعا ئەمانە زۆربیان لە خێڵ و عەشیرەتی زێبارین و ئامۆزاکەی وشیار زێباری کە دەکاتە خاڵی مەسعود هەڵە نەبم ناوی لیوا دلێرە کە لیوای سەر لیوای ئەم پاسەوانانەیە ئامۆزای وشیار زێباریە بەداخەوە یعنی سی دەکەی کە بینیم ڤیددیوەیەکم بینی کە یەکێک لە کوژراوەکان کە مناڵەکەی دەگریت لەسەر گۆڕی باوکی بەڕاستی دڵم مێشە یعنی دوجار ئەمانە ڕاستە لە ناو زەڵکاوەکان ڕاستە لە هێلی خیانەتن قوربانی ئەمان بڵێ زاویستمان بڵێم ڕاستە ئەمانە لە نێو زەڵکاوەکان ڕاستە ئەمانە لە هێلی خیانەتن بەڵام دوجار ئەمانە قوربانین بوون بە قوربانی سیناریۆیەکی نێوان کوڕەکەی مەسعود و میتی تورک ئەمە ئامانز دەی چی بوو سی دەکەی دوای ئەم ڕووداوە هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا یاخود وەزیری شەڕی تایبەتی تورکیا بەرامبەر بە کورد ڕادەکاتە بەغدا لەوێ دەڵێت فرمێسکی تیمساحی دەڕێژێت طبعا تیمساح چییە دوای ئەوەی کە نێچیرەکەی ڕاو دەکات نێچیرەکە دەیخوات بۆ ئەم فرمێسکی تیمساح زۆرجار بۆتە ڕۆتینات فرمێسکی تیمساح فلانکەس فرمێسکی تیمساحی دەڕێژێت فرمێسکی تیمساحی چییە تیمساح سروشتی تیمساح وایە دوای ئەوەی کە نێچیرەکە ڕاو دەکات نێچیرەکە دەخوات هەر خۆشی چەند دڵۆپە فرمێسکێک دەڕێژێنێ ئالاسە دەگری بۆ ئەم بێچوەی کە خواردوێتی هاکان فیدان دوای ئەوەی کە سەرمەشقی ئەم پلانەیە دوو پاسەوانی سنوور کە کوردن و لە عەشیرەتی زێبارین دەکوژێت ڕادەکاتە بەغدا دەڵێت بەداخەوە ئەمانە لەلایەن پەکەکەوە کوژراون وەرن ئێوە یارمەتیمان بدەن وەرن با پێکەوە پەکەکە لە ناو ببین وەرن شەڕی پەکەکە بکەین ئەها سەیرکەن پەکەکە پاسەوانی سنووریش دەکوژێ سیکەن پەکەکە تەنها کێشەی لەگەڵ ئێمە نییە بەڵکو پێ کێشەی لەگەڵ سەربازی عێراقیش هەیە لە کاتێکدا من بە دوواداچوونم کرد هەر دوای ڕووداوەکە ڤیددیوەیەکشم کرد لە سۆسیال میدیا خۆشبەختانە نزیکەی 100 کەی تێپەڕاندووە بە دوواداچوونم کرد طبعا ئەم دوو پاسەوانەی سنوور لە گوندی شوێنێ سەر بە نەحیەی باتیفای سەر بە قەزای زاخۆ کوژراوە بە دوواداچوونم کرد و ڕۆیشتم تا بابن چەند سەرەداویەکەم دەستکەوت 5 ساڵیش دەبێت گەریلا لەم سنوورە نەماوە ئەم سنوورەی چۆر کردووە بەوەی ستراتیژی سەر گەریلایی 5 ساڵیش دەبێت گەریلا لەم ناوچوێن نەماوە چۆری کردووە کەواتە کە گەریلا لەوێ نەبێت ئەی ئەم تۆپە لە کوێ بە پێی زانیاریەکانی ئێمە ئەم هاوەنە ئەم تۆپە لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکیا و لەلایەن میت و سەربازەکانی تورکیاوە لەم بارەگایی سوپای عێراق دراوە پاسەوانی سنوور حرەس حەدود دراوە بۆ ئەوەی دواتر هاکان فیدان ڕابکاتە بەغدا بەڵێ کاکە فەرموو ئەوە پەکەکە خۆ هەر سەرباز و میتی تورک ناکوژێ فەرموو ئەوە سەربازەکانی ئێوەش دەکوژێ وەرن یارمەتیماندەن وەرن یعنی بە کورتی دەیانەوێت عێراق بخەنە ناو گەمەکە عێراق بخەنە ناو شەڕەکان بەڵام حکومەتی عێراق خۆشبەختانە بە پێی زانیاریەکانی ئێمە هاکان فیدان لەم سەردانەیدا هیچی دەست نەکەوتووە و بینیشمان لە کۆنگە ڕۆژنامەوانیەکانیەدا با بڵێن دەموچاوی زۆر گرژ بوو زۆر مۆم بوو لەبەرەوەی هیچی دەست نەکەوت بە قسەکانیشی قسەی عەلاق و بەلاق بوون لەبەرەوەی بەرسە بوو وەڵامەکانی محەممەد شیع سوودانی وەزیری بەرگری عێراق بەدڵی ئەو نەبوو زۆر کات وەکو ڕۆتینادەم پرسیارە دووبارەکەینەوە بە تایبەت لە کاتی بامانگرتنی هەوڵاتیانی مەدەنی باز لە هەڵوێستەکەین هەم هەڵوێستی حکوومەت هەم حکوومەتی کاربڕێکەری هەرێم وە پاشان حکوومەتی ناوەندی کە ئەم جۆرە بۆ دومانانە پێشێلکاری و سەروەری هەم خاکی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقیشە بۆچی
هیچ هەڵوێستێک نبینین بە هەمان شێوەش ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان دەکرێت بۆ نمونە بە ئاشکرا بە بەرچاوی هەموو دنیاوە فڕۆکە بێفڕاوەکانی دەوڵەتی تورکە چێتە بەنداوی توشین و دەبینێت هاوڵاتیانی مەدەنی خەریکی ئاهەنگێڕانن بە ئەمانجیان دەگرێ و شەید و برینداریشی لێکێتەوە بەڵام دەبینین لەسەر ئاستە گشتێکە بێ هەڵوێستێکی تەواو دەبینرێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە مەبەست لەسەر ئاسی نێودەوڵەتیەکە هەم لەسەر ئاسی نێودەوڵەتی سەرەتا لەسەر ئاسی حکومەتی هەرێم و عێراق پاشان وەکو گوتمان حکومەتی هەرێم مرتەزەقەیە و حکومەتێکە قەیومە و بێدەسەڵاتە و باڵێن ئەرکدار کراوە بۆ لێدان لە کورد ئەمە یەک دوو بەڕاستی حکومەتی عێراقیش 2003 دەکات ئەم سنوورانەی لەدەست کوردە لەدەست حکومەت ینی من بالێرە زانیاریەکەت بۆ باسکەم ینی لەسەر ڕۆژی ڕابردوو لەگەڵ کەسێک قسەم کرد لە بەغدا ئەو ڕۆژێک قسەم گوتی پێرێ محەممەد شیع سوودانی بینیوە گوتی بڕاکە محەممەد شیع سوودانی ڕێ قسەکەی ئەوت بۆ دەژێرمەوە گوتی محەممەد شیع سوودانی گوتی بەڕاستی من کوردم خۆش دەوێت و دەزانم خەڵکی کوردستان چۆنن بەڵام لە حقیقەتدا ئەم حکومەتەی کە ناوی لێن دراوە حکومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکات و نە خەڵکی کوردستان لێ رازیە و نە خەڵکی کوردستان دایناوە بەڵکو ئەم حکومەتە لەلایەن مخابەراتی وڵاتاندان دراوە بۆ مەرامەکانی خۆیان وڵاتانی ئیمپریالیزم مەسەڵەن ڕۆژێک داعشت بۆ دێنێ ڕۆژێک دەوڵەتی داگیرکاری تورکیات بۆ دێنێ ڕۆژێک میتت بۆ دێنێ ڕۆژێک ئەمە یعنی حکومەتی عێراقیش بێچارە ماوە 2000 حکومەتی عێراق سەی دەکات کۆکن هەتا ئێستا چ تورکە فارسە عەرەبە کۆکن لەسەر ئەوەی کورد ئیتر 2000 کورد دەکوژرێت کورد وێران دەبێت کورد خاکەکەی وێران دەبێت کورد دارستانەکەی دەسوێت کورد ئاو باغەکەی وشک دەکرێت بۆیە ئەوان زۆر گرنگی بەمەنادەن لەسەر ئاسی نێودەوڵەتیش سەی دەکەین بەڕاستی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کورد هەمیشە چ گەلی کورد چ گەلی فەڵەستین با بڵێن بازرگانیان پێوە کراوە لەلایەن وڵاتانی ئیمپریالیزم سەی دەکەی مەسەلەن ئەمە غەزە دوای ئەم هەموو بەکوژدانی ئەم هەموو خەڵکو شەهید و برینداروان 2000 کۆتایی بەشارەکە هێنا و ئیتر بۆیە گەلی کوردی بە درێژای 100 ساڵی ڕابردوو چ لە ڕووداوی هەڵەبجە چ لە ڕووداوی مەسەلەن ئەمفالدا مەسەلەن چ لە باکووری کوردستان لە دەرسیم مەسەلەن لە شەرناخ مەسەلەن هەموو کارەساتی بەگەل بەسەرگەلی کووردا دێت مەسەلەن لە ڕۆژ ئاوای کوردستان یعنی هەڵوێستێکی جدیان نییە مەسەلەن ئەسە سەربازی ئەمریکی دێ و نازانم سیوچی و ئەمانە و بەڵام 2000 ئەمان باچەم بە کوژدانی کورد نییە و مامەڵە دەکەن لەسەر کارتی کورد یعنی بۆیە گەلی کورد بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستان خۆشبەختانە پشتی بە وڵاتان نەبەستووە پشتی بە وڵاتانی زلهێز و ئیمپریالیزمەمانە نەبەستووە بەڵکو پشتی بە سەفەربەری گەلی خۆی بە بەرخدانی یەپەگە و یەپەژە و هەسە دەبەستووە جارش کە دێڵێمەوە چەندە من بەڕاستی زۆر ئەمە دەوترێتەوە ینی تۆ ناتوانانی یەکگرتوبی لەگەڵ خاین و مرتەزەقە و جاش بەڵام جارێش ئەمە دەڵێمەوە ئەو گەلە ئەو حیزب و پارت و ئالیانەی کە لە هێلی داکۆشی و نەتەوەیدان پێویستە یەکڕێز بن بەرامبەر بەم داگیرکاریە بەم هێرشانی دەوڵەتی داگیرکاری تورکیاوە پشت بە خوب بەگەلی خۆیان ببەست لە سەرەتای بەرنامەکە باسی ئەوم کرد کە میدیا ڕۆڵێکی زۆر خراپ دەگەڕێ لە گەیاندنیم ڕاستیانەی ئێمە خۆمان باشەزانی کە میدیا ڕۆڵێکی گەورەی هەیە لە گەیاندنی ڕاستیەکان بەڕای گشتی هەم ناوخۆی و هەم جیانیش بەڵام دەبینین لە باشووری کوردستان بە تایبەت میدیاکان بە جۆرە مامەڵە لەگەڵ ئەو تاوانانە کە ئێمە توانین 100% بڵین تاوانی جەنگە بەڵام ئەوە ڕووداوێکی ئاسایی سەیری دەکەن مامەڵەی لێ دەکەن خەمساردی میدیاکان بۆ لە بەرامبەر ئەم هێرشان ئەم میدیانش میدیای بنەماڵەن میدیای داگیرکەر دایناون و میدیای
لە خزمەت داگیرکەرن یان تۆ سیکە بەس بنەماڵی بارزانانی نەنا خودی بنەماڵی بارزانانی هەفت کەناڵی ئاسمانیە مەسەلا ئەمە ڕووداوە هینێ چیرە کوردستان تیڤی مەسعودە کەی 24 مەسرۆڕە مەسەن ئاوا تیلیکۆمێک ئاوا میدیایەکە ئاوا تیڤیەکەیە کە بۆ لێدان لە کورد و بۆ زۆر ڕۆژانە ئەو ڕۆژە سەیری هەواڵەکانم کرد 6 هەواڵیە بوو هەمووی لەسەر دژی سلێمانی بوو لەبەرەوەی سلێمانی لە هێلی وڵات پارێزیدایە لە هێلی خیانەتدانە مەسەلەن سەی دەکەم لەسەر ئەم کوشتنی ئەم بە کوژدانی ئەم دوو سەربازەی پاسەوانی سنوور ڤیددیوەیەکی داناوە ئەو منداڵی کە لەسەر گۆڕی باوکی دەگرێت کە من بەڕاستی پێم ناخۆش بوو دڵم بۆ هێشە دەڵێ سیرکن ئەو منداڵی کە لەسەر گۆڕی باوکی دەگری کە ئەمڕۆ لەلایەن پاکەکەەوە شەهید کرا یعنی ئەمە بەڕاستی ئەمە ئەو پەڕی نابەرپرسیاریە ئەو پەڕی جاشایەتی ئەو پەڕی بێبەهاکردن بێبەهاییە ئەم پەڕی بێ ئەخلاقی و بەدڕەوشتیە یعنی میدیایەک لەسەر حسابی میلەتی کورد لەسەر قوتی خەڵک وەکو گوتم 7 کەناڵی بنەماڵی بارزانی هەیە بەس لە نەو بنەماڵی بارزانانی 7 کەناڵیان هەیە ئەمە زاگرۆسە کورد ماکس و نازام شۆتیڤی و کۆڕکتیلیکۆم و نزیکەی وڵان بۆ دەش دەچێت دە کەناڵی ئاسمانیان هەیە تەنها بۆ خزمەت بەداگیرکردن و بۆ شێواندنی ڕاستیەکان باشە سی دەکەی کەناڵی معارەزە شەیە بەداخەوە دوێنێ پێرێ لەم ڕووداوی دوێنێ پێرەی ڕانیە NRT نووسوێتی ئۆتۆمبیلێک لە چوار قۆرنە لە سنووری ڕانیە تەقیوە بەمەوەیشەوە 4 وڵاتی کوژران سووتان لە ناو ئۆتۆمبیلەکە بەی شێوەیەک باسی تورکیا ناکات بڵێ بۆی دڕەنەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیاوە شەهید بوون ئەمە عیبە و شەرمەیە بەڕاستی ئەم میدیایە میدیا ئێمە کە خۆمان ڕۆژنامە نووسین پڕە لە بەهای جوان پڕە لە ئەخلاقی جوان پەیام میدیا پردێکە لە نێوان خەڵکو دەسەڵات میدیا بۆ گواستنەوەی ڕاستیەکانە ئێمە سەی دەکەین مەسەلەن ئێمە لە میدیای ئازاد لە ماوەی 6 مانگی ڕابردوو شەید گولستان تارا و شەید هێرۆ بەهادین شەید نازم و شەید جیهان هەمویان لە پێناو ڕاستیەکان لە پێناو گواستنەوەی ڕاستیەکان شەهید بوون مەسەلەن بۆ دەوڵەتی داگیرکاری تورکیا ڕۆژنامەنووسانی ئێمە بە ئامانز دەگرێت و خزمەتی میدیای پەدەکە دەکات جیاوازەکە زۆر دیار و ڕوونە ئێمە مامان ڕۆژنامەنووس دووبارە سپاس بۆ ئەمەدەوە سپاس بۆ ئێوەش جارێشتر بە هیوای ئەوەین کە گەلی کورد و تاوی گەلانی ناوچەکە بە ئارامی و بە ئاشتی لە چوارچێوەی وڵاتێکی دیموکراسی پێکەوە بژین و ئیتر کۆتایی بێت بە جەنگ و ماڵوێرانی بەڵێ بە ڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش تاکو ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.